ڕەنجی 30 ساڵەی لە ماوەی 3 ڕۆژدا وێران بوو. کەلەش کوردی ئەرمەنستانە. 30 ساڵ لەمەوبەر بە ئامانجی بنیاتنانی ژیانێکی نوێ لە شاری ماکاریف کە دەکەوێتە ڕۆژاوای کیێف نیشتەجێ بوو. هێرشەکانی رووسیا 5 دوکان و خانوویەکیان وێران و 100 کرێکاریان بێکار کرد. ئەمە ژەرمەنیستانی قەتیان هات نەڤرا gelek ciya me kultura nizam bû, ziman nizam, kêm nebû. Em hîn bûn kedine nava kultura wan me zimanê xwe xwe kir. Zarokê me gişt kurmancî xeber didin, gişt zimanê kurmancî. Em hîn bûn der nava 30 salek çêt kir. Nava şevekî da giştin da. Em jî xwe hêdî hêdî nava çêt kin, dîsa em ê çêkin. Qedera me esane. Teqa em ê çêkin. Dîsa biteqin em ê dîsa çêkin. Çav kirin. لە زۆربەی گوندەکانی ئەم ناوچەیە خەڵک بە دیار خانووە ڕووخاوەکانیان دانیشتوون. کارەبا بڕاوە و ئاو و خواردن دەست ناکەوێت. ڕۆژانە تیمە خۆبەخشەکان سەردانی گوندەکان دەکەن و یارمەتی خەڵک دەدەن. خەڵک زۆربەی کەرەستە سەرەتاییەکانی نییە، وەکو دەرمان و ئەو کەرەستانی کە بۆ خۆشۆردن پێویستن، خواردن و ئاو خەڵکانێکی زۆر بێ هیچ شتێک لە ماڵەکانیان ماونەتەوە. بەپێ ئاماری سەرۆک شارەوانی ماکاریڤ و 50 گوندی سەر بەم هەرێمە تاوەکو ئێستا 180 ترم دۆزراونەتەوە. 132یان لەسەر شەقام و کۆڵانەکان بەجێمابوون و بە شێوازی جیاواز کوژرابوون، وەکو بڕینی دەست و گوێ و سووتاندن. هەروەها 3053 باڵەخانەی ئەهلی و حکومی زیانی پێگەیشتووە و 657 باڵەخانە بە تەواوی وێران بووە. جیا لە دیمەنی خانوە ڕووخاوەکان و دۆزینەوەی بەردەوامی تەرمەکان، دیمەنی تانک و کەرەستە سەربازیەکانی هێزەکانی رووسیا سیمای بەشێکی بەرچاو لە ناوچەکانی باکوور و باکووری ڕۆژاوای ئوکراینایان داپۆشیوە. دیمەنێک کە دانیشتوانی ئەم ناوچەیە نازانن تاکەی دەبێت لەگەڵی ڕابێن. دڵنیا ڕەحمان، ڕوودا و ماکاریڤ.